دیاردەی ئاژەڵداری لە قەزای دەربەندیخان بە شێوەیەک پەرەی سندووە کە زۆر شوێنی قەزاکە لە لەوەڕگا دەچێت. ئەو دیاردەیە جگە لە تێکدانی سیمای دەربەندیخان هاوکات هاوڵاتیانی قەزاکەشی نیگەران کردووە. لای مانگا و حیوانی بەرەڵایە شیر و ماسەکەیان گەرەکە و دوای بەرەڵایەکەن سەر خەڵکە ناوێری گوڵێ بنێت ناوێری دارێ بنێت ئێمە هەموو گوڵودارەکانمان هەر هەمووکەی مانگە خواردوێتی و هەر هەمووکەی خەسار بووە ئەنی ئەمە وەڵای بەڕاستی شتێکی زۆر زۆر ناشارستانیە. باوەڕی هەبێ ئەم گەڕەکەی ئێمە گەڕەکی سەودووەکانە یعنی ئەم دیو مەشتەلەکەی سەیریکە چواردەوری ئەم گەڕەکی ئێمە سەر تاپاخواری ئەڵەی لە وەرگای يعني فول لە مەڕووماڵە لە بزنی بەرەڵا لە مەڕی بەرەڵا لە مانگای بەرەڵا تەنەکەی زبڵەکان ماین دەدەر ئەوێ حیمایی بکەین هەتاکو ساری هەڵگرەکەی پاکخواوێنەکەی شارەوانی ئەیباتە ئەوەی کۆمپانیەکەی بە ئەگینا هەمووی پەرش و بڵاوەکات. لە دەربەندیخان دیاردەی ئاژەڵداری هۆکار بووە بۆ کەمبوونەوە و زیاد نەبوونی ڕووبەری سەوزایی و سەرۆکی شارەوانی قەزاکەش دەڵێت لە ئێستا بەدواوە ڕێوشوێنی تون بەرامبەر خاوەن ئاژەڵەکان دەگرنە بەر و هەموو هەوڵێک دەدەن تاوەکو و گرفتە چارەسەر بکەن. خۆش لەگەڵ بەڕێز داواکاری گشتی دەربەندیخانە گەشتونەتە خاڵێکە خاڵی تەفاهمێکی گەورەیە و ئینشاءڵڵا بەم نزیکانە ئیجراعاتی زۆر بەهێز و تون دەکەین لە بەرامبەر خاوەن ئاژەڵەکانە ئەو ڕێکارانی کە پێویستە بۆ کۆنتڕۆڵکردنی ئەو دیاردەیە دەست بەکارین تیا. دیاردەی ئاژەڵداری سیمایەکی ناشرینی بەخشیەوە بەم شارەوە بەهۆی دیاردەی ئاژەڵداری و بەشێکی زۆر لە ڕووبەرە سەوزایەکان لە ناو چوون و بەشێکی زۆر لەو درەختانەی کە هەر لە ناو باخچەکانە ئەوان بە هەمان شێوە لە ناو چوون و بەهۆی دیاردەی ئاژەڵداریوە نەتوانراوە کە چۆنڵێ ڕووبەری سەوزایی لەم شارە زیاد بکرێەوە. دیاردەی ئاژەڵداری گرفتی چەندین ساڵی قەزای دەربەندیخانە و ڕۆژ لە دوای ڕۆژیش ئاژەڵداری لەو قەزایە بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. هاوڵاتیانی شۆکاری پەرەسەندن و چارەسەر نەکردنی ئەو گرفتە بۆ کەم تەرخەمی لایەنە پەیوەنددارەکانی دەربەندیخان دەگەڕێننەوە. پاڤێڵ عەبدوڕەحمان کێنن، دەربەندیخان.